بەڵای خی گەورە میرەبان ئایزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نو لە بەرنامەی نووی یاریگای پەیام لەگەڵ محەممەد بەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. لە کۆی گشتی دەستپێکی ئامادەکاری تیپەکان و باسکردن لە یانەکان و ئامادەکاری و گرێبەستانەی کە ئەنجامیان داوە، ئەمڕۆ بە پێویستی دەزانم تەوەرێکی تایبەت دانێن بە قسەکردن لەسەر وڵاتێکی تۆپی پێکە لە ماوەی ڕابردوودا خولەکەی پێی وتراوە باشتی تۆپی پێ. وڵاتێک کە لە ماوەی ڕابردوو تیپەکەی لە سەرەتاکانی دروستبوونی مۆندیالەکاندا ئەو تیپە بووە کە دوو مۆندیالی لە سەرێکی بردوێتەوە. وڵاتێکە یەکێک بۆ لەو هەڵبژاردانەی کە ئێستاشی لەسەر بێکە لە 12 ساڵی ڕابردوو بەشداری مۆندیالی نەکردەوە، بەڵام ئێستاش تیپەکەی لە دووەم ڕیزبەندی باشترین و تیپانەیە کە زۆرترین مۆندیالی بردوێتەوە. وڵاتێکە چەندین یاریزانی تۆپی پێی پێگەیاندوو و لە یاریزانانی کە لەو خولەوە پێگەشتون و لە ئاکادمیای خولەوە پێگەشتون لە یانەکانی دیکەی ئەوروپای درەوشاونەتەوە باسکراون. ئەویش وڵاتی تۆپی پێی ئیتالیایە کە ئێستا لە داڕمانێکی گەورەدا، بەڵام هێدی یانەکان بەنیازن یاخود هیوایەکان هەڵچنیوە لەوەی کە بتوانن بە جۆرێک لە جۆرەکان بەشداریکی باش بکەن و بتوانن بە جۆرێک لە جۆرەکان تیپەکانیان نوێ بکەن و بێنەوە سەردەمێکی نوێی تۆپی پێ. بۆیە تەوەری ئەمڕۆم بەم جۆرەیە و تەرخانکراوە تایبەت بەیانەکانی ئیتالیا سێیانەی ئیتالیا لەسەری بۆتانە دوێن لە وردەکاری و گرێبەستەکان و بە دیاریکردنی ئامانجەکانیانەوە کە قسێکی تایبەتی لەسەر دەکەین. ئەمڕۆ یاریگای پەیام باس لە یانەی ئینتەر میلان دەکات کە لە دۆخێکی سەقامگیردا بۆ 2 مەرج لەگەڵ چیڤۆ و باسێک لەو گرێبەستانە دەکەین کە ئینتەر کردوێتی. ئایسی میلان لە دۆخێکی ناسەقامگیردا کە لە دو هەفتەدا چانسی گەشتن بە چامپیۆنزیگی لە دەستدا و بە ڕانەرێنیەوە زانین چی دەکات لە وەرزینوێ. یانەی کۆمۆ لە نێوان گەشەی زیاتر یاخودمانەوە لە ماستە کۆمۆ پاش بەشداریکردنی لە سریایی و دەست بەکاربوونی فابریگاس و دواتر گەیشتنی ئەم تیپە بە چامپیۆنزلیگی وەرزیدات و ئێستا پرسیارگەر لەسەر کۆمەوەیە کە ئەم تیپە پاژەم گرێبەستانی کردوێتی لەسەرێ بگەم گەشەیە بەرداوام دەبێت یاخود لەم ئاستەی ئێستاە ئەوەستێت. لە ئینتەرەوە دەست پێ دەکەم لە دیاریکردنی ئامانج و لە گرێبەستانەی کە کردوێتی پێکەوە دەڕۆن وە قسێکی تاو لەسەر هەر سێیانەکەی ئیتالیا دەکەین تاوای بەرنامەکانی داهاتوو سیانی دیکەتان بۆڵ دەبژێنن و قسەی لەسەر دەکەین چونکە دەستپێکی خولەکان نزیکە بە تایبەتی تر ڕۆژی جومعە و ڕۆژی هەینی و شەمە هەموو خولەکانی دیکە دەست پێیەکەنەوەنێ. بۆیە ئینشاءڵڵا ئێمە لەگەڵ یاڕوین تافریا بکەین باسی تیپەکانتان بۆ بکەین. دەست بە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەم و لە ئینتەر میلانی پاڵەوانی وەرزی ڕابردووی ئیتالیاوە دەست پێ دەکەم. ئینتەر میلان لە ماوەی 5 وەرزی ڕابردوودا ئەتوانین بڵین یەکێکە لە سەقامگیرترین تیپەکانی ئیتالیا. واتە ئەگەر ئێمە لە ئیتالیا نوخبەی تیپەکان وەربگرین یاخود باشترین تیپەکان وەربگرین، هیچ تیپێک لە ئینتەر میلان سەقامگیرتر نەبووە لە 5 ساڵی ڕابردوودا. ئەم تیپە تیپێکی باش بووە، تیپێکی سەقامگیر بووە، کۆمەڵە ڕایانەری باشی تیازە تێپەڕ بوون، لەوانە ئەنتۆنیۆ کۆنتی، لەوانە ئینزاگی، لەوانە دوامینیشان کە کریستیان چیڤۆیە کە وەرزی ڕابردوو پۆستەکەی وەرگرتووە لە شوێنی ئینزاگیۆمە بۆ 2 مەرج لە بارودۆخەکە بەرکراوە بێ. واتە باشترین تیپی ئیتالیا لە 5 ساڵی ڕابردوو، سەقامگیرترین تیپی ئیتالیا لە 5 ساڵی ڕابردوو یان ئینتەر میلانە. لە دوای ئینتەر میلانەوە یانەکانی دیکە دەست پێ دەکەن. بە شپێوەرێک ئینتەر میلان لە 5 ساڵی ڕابردوودا 2 نازناوی سریایی بردوتەوە، 2 کوپا ئیتالیای بردوتەوانێ، 2 نازناوی جامی ئیتالیا، 3 دانە نازناوی سوپەری ئەوروپی بردوتەوە و 2 جاریش گەیشتۆ تیاری کۆتایی چامپیۆنز لیگ، بەڵام لە هەردوو جارەکەدا بەرامبەر بە مانچستەر سیتی و بەرامبەر بە پاریس سەن ژەرمان لە یاری کۆتاییدا شکستی خواردووە و بە هەردوو یارەکە 6 دانە گۆڵی لەسەر تۆمار کراوە بێ ئەوەی لە هیچ یاریێکی کۆتاییدا توانی بێتی گۆڵێک تۆمار بکات. بەڵام سەرباقی ئەمانە ئینتەر میلان لەم دۆخەدا سەقامگیرترین تیپی ئیتالیایە و دامەزراوترین تیپی ئیتالیا بە چاو هەر تیپەکانی دیکە لە کاتێکدا نابێت دۆخی باشترین ئیتالیا بەم جۆرە بێ. بەڵام ئێمە لەم دۆخەی ئێستایا باسی ئینتەرەکەین کە لە هەمووان باشترە. گرافیکی دواتر لەسەر ئینتەر ئەم وەرزە کۆمەڵێک یاریزان پەیوەندیان بە ئینتەر میلانەوە کردووە. جادۆن سپێنس گرێبەستێکی واژووکراوە بەرگریکارێکی باڵ کە لە مۆندیالی شاسێکی بەرزی پێشکەش کرد لە وەرزی ڕابردووش لەگەڵ تۆتنامە یاریزانە کاسێکی باشیە بوو. ئەمە زۆرترین پارەی ئینتەرە کە دراوە بە یاریزانێک، تیپێک کە پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی ئیتالی بووە، تیپێک
کە لە چامپیۆنز لیگ لە قۆناغی پاشکۆیان ماڵاوایی کردووە ئەم ساڵ دەیەوێت قۆناغێکی باشتر لە چامپیۆنز لیگا هەنگاو بنێ و پارێزگاری لە خولی ئیتالی بکات بەڵام گەورەترین گرێبەستی هێنانی جادۆن سپێنس سەلایانی تۆتنامەوە بەرامبەر بە 30 ملیۆن یۆرۆ. ئیتر کۆتایی وەرسیانەکانی ئیتالیا بەرەو دوایانیا ئەنجامیان نابێە ئەمە ناکەن ئەبێ بزانی تۆ ئامادەکاریەکانت لە سنوورێکی دیاریکراوەیە تۆ ناتوانانی وەکو یانەکانی دیکە ئامادەکاری بکەی ناتوانانی وەکو ئپسویستاون کام ساڵگەشتۆ پرێمەرلیگ ئامادەکاری بکەی ناتوانانی وەکو یانەی چڵمانی ئامادەکاری بکەی دۆخی تۆ لە دۆخێکی خراپە بۆیە گرێبەستی جادۆن سپێنس بەرامبەر بە 30 ملیۆن یۆرۆ تا ئێستا گەورەترین گرێبەستی ئینتەر میلانە لەم مەرکاتۆیەدا و پارێزگاری لە بەشێکی دیکە یاریزانەکانی کردو هێنانی ستانکۆڤیچ بەرامبەر بە 23 ملیۆن یۆرۆ کردنە هەمیشەیی گرێبەستی مانیۆڵا کانجی بەرامبەر بە 15 ملیۆن یۆرۆ کە وەرزی ڕابردوو بە خواستن لە سیتیەوەتە ئینتەر میلان گواستنەوەی جۆن ستۆنز بە گرێبەستێکی ئازاد ئەمە یەکێکە لەم گرێبەستە باشانەی کە ئینتەر میلان ئێستا لە نێو دڵی بەرگریدا پێویستێکی زۆری بە گواستنەوەی ئەم یاریزانەیە بە تایبەتی ئینتەر لەو کاتەوەی کە دیفرەی لە تیپەکە ینی چۆتە دەرەوە لە ڕکابەرەکان و ئەچێرویش تەمەنی سەرکەوتووە بۆیە پێویستێکی زۆری بە بەرگریکارێکی بە ئەزمونێ ستۆنزێکێکە لەو بەرگریکارە بە ئەزمونانە پرۆڤیدێڵی گۆڵپارێزیش کە گۆڵپارێز یانی لازیۆ بوویش بەرامبەر بە 3 ملیۆن یۆرۆ لە ینی لازیۆ پەیوەندی بە ڕێزەکانی ئینتەر میلانەوە کردو ئەگەر دیقەتێکی ئەم گرێبەستانە بین ینی کە ئینتەر واژووی کردووە سەیریکەن یعنی ئێمە ئەوەی کە هەیە هیچیان لەم یاریزانەی کە ئینتەر گرێبەستی لەگەڵاکردنی جان لە سوپەرستارەکانی ئەوروپانین بە نمونە من دایم کە باسی گرێبەستان بۆ کەم کە تیپەیەکە ئەڵێم کاتێک گرێبەستێکی گەورەی کە چەندیانەیەک ڕکابەری لەسەرکە ئێستا گرێبەستی دیۆماندی بۆ ڕیال مەدرید گرێبەستێکی گەورەیە گرێبەستی کۆکۆریا بۆ ڕیال مەدرید گرێبەستێکی گەورەیە باشە گرێبەستی دۆنفێرس گرێبەستی گەورەیە بۆ لەبری ڕکابەری تیپی تری لەسەر هەبوو لە بەرشەلۆنە گرێبەستی ڕۆدری بۆ بەرشەلۆنە گەورەیە بەڵام گرێبەستی ئەدیمی گەورە نییە نەگەوەی قەزێەوە بێ تۆ یانە ڕکابەرەکانی تۆ ینی توانای ئەم یاریزانی کە تۆ تێوێ گرێبەستی لەگەڵا بکەی بەم جۆرە بەرز نەبووتەوە بەم جۆرە نەچۆتە لووتکە کە چەندیانەیەک بێن ڕکابەری لەسەر بکەن تا تۆ بڵێ وەڵا ڕکابەرەکەم لەوان بردەوە گرێبەستم لەگەڵا کرد نە ئەمە قیمەتی گرێبەستەکەت زیاتر دەکات بۆیە سەیری ئینتەر کرد بەراوردی ئەم گرێبەستانە کرد چەندیانە داوای سپێنسی کرد لە وەرزی ئەم ساڵە خۆی مە ڕۆمانۆمانێ چەند جار باسی سپێنسی کرد نەر لە مەرکاتۆ لە دوای مۆندیالۆکە بیستومە سپێنس وتویانە بۆ ئینتەر گرنگی بە سپێنسەیە ستانکۆڤیچ ئاکانجی پرۆڤیدێڵ ستۆنس مەگەر بە ستۆنس کە گرێبەستێکی بێ بەرامبەرە چەندیانەیە لەسەر خەت بوو بن بووی بۆیە ئینتەر میلان بە گرێبەستی هاوسەنگ ئەیەوێتی بەکەی لە وەرزی داهاتوو باشترین ڕکابەری بکە ئەو یاریزانەی لە ئینتەر ڕۆشتون کرد دێنزەل دۆنفێرس لایەنەی ئینتەر میلانەوە کە باڵێکی بەرگری باش بوو بەڵام لە کۆتاکانی وەرزی ڕابردوو پێکانیە بوو پەیوەندی بە ڕێزەکانی ڕیال مەدرید دەوکردەوە دۆنفێرسێکێک بوو لەو یاریزانەی کە بەرشەلۆنەش گرنگی پێدەدا و چەندیانێکی دیکەش گرنگیان پێدەدا بەڵام دۆنفێرس لە کۆتاییدا گەشتە ڕێکەوتن لەگەڵ ڕیال مەدریددا و بە نرخێکی تەواو کەم پەیوەندی بە ڕیال مەدریدەوە کرد فراتێزی بەرامبەر بە 5 ملیۆن یۆرۆ فراتیزی خۆتانزان هەر یاریزانێکی یەدەک بوو لە ئینتەر میلانە بەرامبەر بە 5 ملیۆن پەیوەندی بە ڕیزەکانی لازیۆ کردووە و هەروەها دیفریش پاش کۆتایەتنی گرێبەستەکەی ڕیزەکانی یانەکەی بەجێهێشتووە ئەوەی کە دیار بێ بڵێن ئینتەر میلان لە پێگاتی یانزە یاریزانەکەی وەرزی ڕابردوو کە لە پێگاتی سەرەکییان یاریکرۆ نەقسێکی گەورە دروست بۆ نەخێر نەقسی گەورەمان دروست نەبووە دەزانین دۆنفێرس یاریزانێکی سەرەکی ئینتەر میلان بۆ بەڵام لە وەرزی ڕابردوو ماوەیەکی زۆر بۆی پێکان و یاری نەکردووە ئینتەر وەکو پێکهاتەی تیپەکەی خۆی کە پاڵەوانی ئیتالیا بووە پارێزگاری لە ئەستێرەکانی کردووە پەڕێژەی لە 190 پارێزگاری لە ئەستێرەکانی کردووە بەڵام بۆ نوێکردنەوەی تیپەکەی بۆ نوێکردنی ئاینەسەێنانی سپێنسیش بۆ سپێنس لە باڵی چەپی بەرگری لە باڵی ڕاستی بەرگری ژیاریەکە یاریزانێکی زۆر زۆر باشیشە لە مۆندیال ئاسێکی ناوەزی پێشکەشێت وەکو نوێکردنەوەش ئینتەر میلان ئیزافی باشی کردو بە تایبەتی لە هێڵی بەرگری چونکە ئینتەر بڕوای وایە لە هێڵی هێرشبردنەوە تیپە کێشەی نییە لە کاتێکا وەکو پێم من بۆیە یەکسەر لە قسەکردنی دوو یاری دوو کۆتای چامپیۆنز لیگەکە پێم وتن دۆڕانوێتی
لەبەری لە هەردوو یارەکە ئینتەر میلان هیچ گۆڵێکی تۆمار نەکرد لە یاری کۆتایی کە من پێم وایە ئیزافاتی شوێ لە ڕوێرش بردن بەڵام بە پێچوانەوە بەرپرسانی ئینتەر میلان بڕوان وایە بەهۆی کەلێنی هەڵی بەرگری شکستیان خواردەوە بۆیە زیاتر تەرکیزیان خسۆتە گرێبەستەکانی بەرگری و ناوەندەوانێ و دەیانوێت لەم ڕێوانێ تیپەکان بێستر بێ لە وەرزینەوە و پێشمتن سەقامگرتنی تیپی ئینتەرە گرافیکی دواترە لەسەر ئینتەر طبعا چێربی پاش کۆتایەتی گرێبەستەکەی ماتیۆ دارمیان پاش ڕاتوانیتنی گرێبەستەکەی یان سۆمەریش پاش کۆتایەتنی گرێبەستەکەی گرێبەستەکانی کە ئینتەر میلان واژوویە کامی گرێبەستی بەلاشە دوای یاریزانەکانی ژەڕۆ بەلاش بەجیانێڵن بەڵام بەجددی ئەم گرێبەستانە بۆ نمونە ئەو سیانیان یعنی بە تایبەتی من ئەتوانم بڵێم بە دۆنفێرس بڵێم ڕۆشتن لە ئینتەر میلان بە دۆنفێرس بڵێم ڕۆشتن لە ئینتەر میلان بەڵام فراتێسیش تا ڕادەیەک یانین بوو بەڵام وڵی دیفرێ و ئەچێربی و یان سۆمەر و دارمیان کە لە ئینتەرە ڕۆن پیان ئەڵێم خێر و بەرەکەت ئەمانش کۆمەڵە گرێبەستی باشن بۆ ئینتەر میلان واژوو کراوە کەم یاریزانانی لە کۆڵ بۆ تۆ کامی یاریزانانی لە کۆڵ بۆ تۆ چونکە بەجدی توێتی تەمەنیان سەرەوە ئەزانمە چێربی گۆڵی بەرامبەر ئینتەر بەرامبەر بەرشەلۆنە کرد و ڕۆڵیە بۆ زامیان سۆمەرت و گۆڵ پارێزێکی باش بووە پێشتر کاکە ئێمە باسی ڕکابریی نوێکن لە تۆپی پیا ئینتەر میلان بەم پێگاتەوە بەرامبەر بە بۆ دۆگڵیمنت ڕوبەڕوو شەرمەزاری هاتە وەرزی ڕابردوو بۆیە بەڕێکردنی ئەم یاریزانە خۆی لە خۆیدا ئەنجامدانی گرێبەستێکی سوپەرستار لە کۆڵبوونەوەی دێفریوە چێربی و دارمیان و دواتری ژان سۆمەر خۆی لە خۆیدا ئەمە دەبێتە گرێبەستێکی سوپەرستار بۆ ئینتەر میلان گرافیکی دواتر ئەم تیپە کەوتمان سەقامگرتنی تیپە لە ئیتالیا بەڵام مەرزێ زۆرترین خەرجیە بوو بێت لە 5 ساڵی ڕابردووە ئێستا کە چینە سەر باسی تیپەکانی تریش بە ورد و درشتی باسی لەکەین مەرج نییە ئەم تیپە کە زۆرترین نازناوی بردوێتەوەنێ لە 5 ساڵی ڕابردووە بەڵکو زۆرترین خەرجیشێ بووێت خەرجی کڕینی یاریزانانی ئینتەر میلان بەو دەستکەوتانەی کە هێناوێتی 366 میلیۆن یۆرۆ بووە ئەی لە بەرامبەرە داهاتی فرۆشتنی یاریزانەکانی 251 میلیۆن یۆرۆ بووە ئەگەر بیت مقارنەی خەرجی بکەی بە فرۆشتن و مقارنەیەکی بەرامبەر و دەستکەوتانێکی ئینتەر میلان دەستخۆشیە چێتەوە بۆ پیپی ماڕۆتا و کارگەڕی ئینتەر میلان چونکە مامەڵێکی تەندروستیان کردو تیپەکە لە دۆخێکی باشا بووە تۆ لە 5 ساڵە خەرجی تاوەتی ئەم تیپە 135 میلیۆن یۆرۆ بووە ئەتو حسابیەوە ناکەم تیپە لە داهاتی ئەمە بەس لە کڕین و فرۆش و ئینی یاریزان ئەتو حسابیەوە ناکەم تیپە داهاتی لە موچەی یاری لە دەستکەوتنی یاریگا و لە سپۆنسەرەکان و لە ئەو نازناوانی دەستەبەری کردو و لە پێگانی پێیگەیشتووە کەواتە بە پێی خەرجی بە پێیدا لە فرۆشتنی یاریزان و بە پێ و دەستکەوتانە یاوتووە دەستخۆشیێکی تایبەت دەچێتەوە بۆ پیپی ماڕۆتا و کارگەڕی ئینتەر میلان کە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوەبردنی ئەم تیپاکەن و بە شێوەیەکی زۆر باش بە پێوەی خەرجیەکی زۆر بکەن ئەتوان تا ڕادێک هاوسەنگی لە تیپەکە ڕابگرن و تیپەکان بپارێزن ئینتەر میلان لە وەرزی ڕابردوو لەگەڵ کریستیان چیڤۆ نازناوی خولی ئیتالی بردەوە بە 87 خاڵ و نازناوی جامیانەکانی ئیتالیاشی بردەوانێ و ئەمە دەستکەوتێکی تایبەت بوو کە ئینتەر میلان لە وەرزی ئەم ساڵیش بربژێری یەکەمە بۆ دەستەبەرکردنی ئەم نازناوانە نازانمەگەر لەسەر ئینتەر میلان گرافیکمان ما بە یاخود بچینە سەر تیپێکی تر ئینتەر میلان بۆ مۆرزە لەسەر چی کار دەکات ئەمە کۆتا گرافیکی سەر ئینتەر میلان سەیریکەن هاوڕێیان ئێمە ناڵێن ئینتەر میلان ڕکابەری لەسەر چامپیۆنز لیگە چونکە ئینتەر میلان نەهاتووە ڕۆدری و دیاومۆندی و کۆکۆریا و بچێ سوپەرستاری تیپەکانی تر بێنەوە بڵێ وەڵام من ڕکابەری لە چامپیۆنز لیگە و بۆ تیپی ترە بێ کە بڵێن وەڵا بێت تۆ ڕکابەری لەسەر بردننی نازناوی چامپیۆنز لیگی ئەو بۆ ڕیال مەدرید و بەرشەلۆنەیە ئەو بۆ تیپێکی وەکو ئارسناڵە و بۆ تیپێکی وەکو پاریس سەن ژەرمەن کە سەیری گرێبەست و دۆخی ئینتەر میلانەکەی ئینتەر میلان تیپێک نییە پێی بوو تێت تۆ ڕکابەری لەسەر نازناوی چامپیۆنز لیگەکەی ئەی ئێمە هەروە واز لێبینی نەخێر تۆ شکۆی ئیتالیات بەدەستە لە چامپیۆنز لیگە نابێت جارێکی تر بە شێوەیەکی ئابڕوبەرانە لەو قۆناغە هەستیارانە لەو قۆناغە خواروانەی چامپیۆنز لیگا ماڵاوایەکی چونکە ئینتەر میلان وەرزی ڕابردوو کە چامپیۆنز لیگی دەست پێ کرد چواریاری کەمی سەرەتای بردەوە لە ڕیزبەندەکانی پێشەوە بوو کەچی چواریاری سەرەتام تیپە کەوتە دۆخێکی ترە و کەوتە شکست خواردن کەوای لێ هات چوە قۆناغی پاشکۆ لە پاشکۆش بەرامبەر بۆ دۆگلیمەند ماڵاوی کرد بۆیە هەڵەی وەرزی ڕابردوو لە چامپیۆنز لیگا نابێت دووبارە بۆ تۆ ئەم تیپە دەبێت قۆناغێکی باش لە چامپیۆنز لیگ ببڕێ و بچێتە قۆناغێکی باش ئەنی هەر نەبێت بگاتە چارێکی کۆتایی چونکە تیپەکە بای ئەوەی یاریزانی پێیە کە بگاتە چارێکی کۆتایی
وەکو بابەتی سێریایی کریستیان چیڤۆ لەسەری پێویستە کە هەوڵی پارێزگاریکردن لە نازناوی سێریاییکە، چونکە ئێستەشی لەسەر بێ باشترین تیپی ئیتالیای پێ، ئێستەشی لەسەر بێ باشترین یاریزانەکانی خولی ئیتالی پێ، ئێستەشی لەسەر بێت تیپەکەی سەقامگیرترین تیپە لە ئیتالیا، تیپەکەی لە ماوەی ڕابردوو لە کێشەی ئەنجامەوەتیەوە نەگلاوە، لە کێشەی بابەتەکانەوەتیەوە نەگلاوە، یعنی ئینتەر میلان بێ کێشەترین تیپ بووە، یەکێک بۆ لەو تیپانی کەمترین کێشەی توش بۆ تاگەی کێشەی کە تووشیان بوو بە ماسیمۆ مۆراتیە و کاتە ئینتەر میلانی فرۆشتەوانێ بە کۆمەڵی سەرمایه‌داری چینی کەەوەش کێشە نەبوو، بەڵکو ئەو سەرمایه‌دارانە ژاتون خزمەتی ئینتەر میلانیان کردو. بۆیە تیپێکی سەقامگیرە و تیپێکی ئارامە، تیپێکی پێگاتە باشە. چیڤۆ دەبێت هەوڵی جدی با لەسەرەوەی کە ئامانجیەکەمیان نازناوی سێریایی و پارێزگاریکردن لە نازناوی سێریایە. بەدەر لەمە بە نمونەیە مە پێ بڵین چۆن بە چیڤۆ بڵین سەرکەوتووی تۆ وەرزی داتوش دەرفەتە پێ بین لە پۆستەکەدا بمێنیتەوە. ئاساییە نازناوی خولی ئیتالی دەستەبەر نەکەی، پارێزگاری لە نازناوەکەونەکە یانەکەی تر بە، بەڵام مەرجیە. مەرجەکە چییە؟ لە چامپیۆنز لیگا تا قۆناغێکی باش بڕۆی، هەر نەبێ بگەیتە چارێکی کۆتایی و هەوڵبەی باشتریش ئەمە یارمەتی دەدا بۆی کە بەردەوامی. لە جامی ئیتالیا ڕکابەریکی باشکەی، بەڵام لە نازناوی جامی ئیتالیا و سوپەر ئیتالیا دەبێت نازناویان دەستەبەرکەی، بۆی کە تۆ لە پۆستەکەت دادمێنیتەوە، چونکە تۆ تیپەکەت بایی ئەوەیە کە بتوانین پارێزگاری لە نازناوی سێریاییش کە نەگەوت و نازناویتر، بەڵام بۆ کارەوەی تۆ بەرەو پێشچوونە دەبێت لە چامپیۆنز لیگ، ئەمە یارمەتی دەرێبێت بۆی کە تیپێکی باشتری، بۆی کۆی گشتی لەسەر ئینتەر میلانەوەیە کە سەقامگیرترین تیپی ئیتالیا و باشترین تیپی ئیتالیا و بەهێزترین تیپی ئیتالیا و پڕیاریزانترین تیپی ئیتالیا و خاوەنی باشترین کارگێڕیە لە ئیتالیا و تیپێکە کە زۆر بە لێ هاتوانە گرێبەستەکان واژوور دەکەن لە گرێبەستی بەبرامبەر لە گرێبەستی پارەکڕینە و بەڕێوەبردنێکی زۆر باشیانێ بەسەرکردایەتی پیپی مارۆتا. بۆیە ئینتەر میلان باشترین نوێنەری ئیتالیایە و دەبێت ئەمساڵ باشترین ئەنجامەکان لە ئیتالیا لەسەر چیڤۆ پێویستە کە بۆ ئینتەر میلانی دەستەبەرکە. دەچمە سەر دیپی دواتر، کاگاکۆڵە یانە ڕاهێنەر دەگۆڕێ بەرەو پێشی بە پێم وانە چیڤۆ هیچ ئیزافەی کێ بوو بێ بۆ ئینتەر بێ ڕکابەری خولی برد ساڵی پار. وڵای تر وەکو بێڕکابەر ڕکابەر هەبوو، کۆنتی ڕانەری ناپۆلی بوو و میلانیش تا ئەخیرەکان ڕکابەری کرد، بەڵام تێو نەتەوێ ئەگەر تۆ بچێتە سەر ئەوەی کە باسی ئینتەرکەی لەوەی کە ڕکابەریکی توندی توش بێتەوە نەخێت. ئینتەر قسەکە تەواوە، ئینتەر لە هەموو تیپەکانی دیکەی ئیتالیا باشتر بوو. تیپ هەبێت ناسەقامگیر ئەم میلانە پاژەوەی ساڵی 2006 سیلڤۆ بێرلسکۆنی چەند جارە من پێوتونەتەوە لە هەڵبژاردننی شارەوانیەکانی ئیتالیا شکستیە نەبوو بە حیزبی دووەم، لەم دەقەوە بە دەستبەرداربوون اختیاری هاتە بەردەست لە بینی شفچینکۆ و کاکات دەستبەرداری کامیان بن، ئەو بۆ لە کۆدایدا بەهۆی ئەنچیلۆتیەوە بڕیاریدا دەستبەرداری شفچینکۆ بوو، دەستبەرداری کاکانە بوو، ئەو کاتە بەهۆی ئەوەی ئەنچیلۆتی پێداگر بوو لەوەی کاکا بمێنێتەوە، چونکە کاکاژە گەربیرتان بێ شێوێکیان نزیک بوو لەوەی پێش یاری فیۆرنتینا بچێتە ڕیاڵ مەدرید ئەو کاتە، کۆبوونەوەیکی زۆر لە بەردەم ماڵەکەی کاکا و لە بەردەم شوێنی مەشقەکانی میلان کۆ بۆ هاندەران ناڕازی بوون، بەڵامی تر شفچینکۆ چووە چێڵسی، وردە بریسکۆنی کاری بۆ کرد کە میلان قوربانی بات بە میلان لە پێناوی لە ڕووی سیاسەت تا بچێتەوە سەرانێ. ئیتر میلان لەمە وردە دەستی پێگرت کە کۆتایەکەی ڕۆشنیان چیلۆتی بوو، کەنچیلۆتی زانی خزمەتەکانی بێرلسکۆنی وکو پێسترنی و گالیانی و بێرلسکۆنی وکو ڕابردوو بیر ناکەنەوە، بۆیە میلانی بەجێشت. لەو کاتەوە ئیتر نەکسی میلان دەستی پێکردەوە بە تایبەتی داڕمانەکەی ئەلێگری کە تووشی میلانی کرد بە دەستبەرداربوون لە پیرلۆ و ڕۆشنی بۆ یوڤی و دواتر فرۆشتنی هەرێکە لە ئیبراهیمۆڤیچ و تیاگۆ سیلڤا بە پاریس سەن ژەرمان. ئیتر پرۆژەی میلان کۆتایی هات، میلان بوو بە تیپێکی بێساحەب، میلان بوو بە سەرۆکێکی بێساحەب، میلان بوو بە خاوەندارێکی بێساحەب. ئەوانەشی کە هێناویانە لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەڕاستی شتی تایبەتن، بەڵام خۆی لە خۆیدا میلان ئەو تیپە وێرانەیە کە ویسم پێشەوە شەرحێکی زۆرتان بۆ بکەم. ئاسی میلان لە دۆخێکی ناسەقامگیردا لە 2019 تاکو ئێستا 5 ڕانەری جیاواز ڕانەراتی گرتوتە دەست، زۆرترین ماوە ستیفانۆ پیۆڵی پۆستی ڕانەراتی تیپەکەی گرتوتە دەست. تەبعاً بێساحەبی بۆ ئینا پیۆڵی ڕاستە خولی ئیتالی بۆ میلان بردوێتەوە، بەڵام
پیۆڵی ئەوە نەبووە کە ئەو بۆ ماوەی 5 ساڵ میلان بگرێتە دەستڕاستە چوارگۆشەی زەرینی چامپیۆنزیگی کردو بەڵام وایە میلان دەستکەوتی زۆر زیاتر بووە چونکە گرێبەستی بۆ کراوە بەڵامی تر میلان لەمە وێرانە دەستی پێکرد ئەو نیتر بەرە وێرام و بڕۆشت و سێریکە لە دوای یعنی پیۆڵی لە هەمویان باشتر بووە خۆم نەما بەڵام من وکو ناوی میلانت بۆ باسێکم ئەینان لە چاو ڕانەرەکانی ترا پیۆڵی لە هەمویان باشتر بووە سێریکەن پیۆڵی لە 2009 بۆ 2024 ڕانەراتیم تیپەی گرتۆ دەدەست فۆنسیکا مانگی حوتی 2024 وەریگرت مانگی 12 2024 بەجێهێشت 5 مانگ کۆنسیساو مانگی 12 2024 وەریگرت مانگی 5 2025 بەجێهێشت 5 مانگ ئالێگری مانگی 5 2025 وەریگرت تاکو مانگی 5 2026 ئەمیان ساڵێک لە پۆستەکەی بەردەوام بوو کە ئەلێگری خەتای خۆی بوو و خۆی لە کۆتایەکان خاڵێکی زۆری لە دەستدا میلان لە 4 هەفتەی کۆتاییدا دووشکست و 2 یەکسانیەنا لە 10 خاڵا 2 خاڵیەنا بۆیە میلان نەگەیشتە چامپیۆنزی یعنی زۆرە ئەلێگری خۆی وای لە خۆی لە میلان کرد بۆیە ئەلێگری شانی دوورخستە بوو ئێستا ڕۆبن ئامۆریم لە مانگی حوتی 2026 پۆستەکەی وەرگرتووە و بە وتەی کاردیناڵی کە سەرۆکی ئێستای میلان و سەرۆکی کۆمپانیای ڕێدبەردە کە ئێستا خاوەندەرانی میلان پیانەوتێ کۆمپانیای ڕێدبەر خۆتانزان میلان لە ڕووی خاوەنداریەتیەوە فرۆشرا بە چەند کەسایەتێکی چینی بەڵام دوایی چەند کەسایەتێک چینەکە پارەی بانقەکەیان پێ نەیراوە بانقیلیۆ دەستی بەسەر میلان ناگرت دوای میلان دیسانە لایەن بانقیلیۆتەوە فرۆشرایەوانێ ئەم کاردیناڵیە کە سەرۆکی کۆمپانیای ڕێدبەردە هات میلانی کڕیوەتەوانێ و ئێستا میلان لە دەستی کۆمپانیای ڕێدبەرد و لە دەستی کاردیناڵیە بۆیە ئەمۆریم لە پێناو پرۆژەیەکی مەزبوطی درێژخایە ناتۆتە میلان بەڵام تاکەی بەردەوامە بێن نازانێت ئەگەر بەم دۆخە بڕاتەوە میلان بەم جۆرەچێت پیۆڵی من بیرمە پێنجویچ بە ئەتڵەنتا دۆڕا لە ناو یاریگای ئەتڵەنتا و کاتەی ئیبراهیمۆڤیچ لە میلان یاریە کرد هاتنەوە تیپیان ڕێخستە و لە کۆتایەکاتن ساڵی دواتر خولی ئیتالیان برداوانێت بۆیە ئەمۆریمە بێ بە نەفەسی پیۆڵی دابندێت و من زۆر لە ئەمۆریم ڕازیم پێم وایە گەنجێکە توانێت لەگەڵم گەنجانی میلانەیشکانی تیپی گەنج پێویستی بە ڕانەری گەنجەیشی لەسەرکە بەڵامە بێ سەبر و تەحملتان لەسەریە بێت 2 ساڵی تاو دەرفەتی خۆتانی بەنێ دوایەوە قەراری لەسەر بە نەگوە کۆمانی فۆنسیکا و کۆنسیساومانە تووشی میلان بێتوانێت گرافیکی دواتر لەسەر میلان ئەمە ڕانەرێنەکەی میلانە خۆتانزان وەرزی ڕابردوو ڕانەری مانچستەر یونایتد بوو دوورخراوانێ و پێشتر ڕانەری سپۆرتینگ لیشبۆنە بۆ خولی پورتوگالی لەگەڵ لیشبۆنە بردووە ڕۆبن ئامۆریمی پورتوگالی تەمەنی 41 ساڵە تاوەکو ئاوین 2020 گرێبەستی لەگەڵ میلاندا کردووە و ئەم ڕانەرە بە داڕشتەی 4-3-4 یاری دەکات و ئێستا لە یاریە دۆستانەکانی شا بۆ جۆرە دەرکەوتووە ئەنجامەکانی باش نەبوو لە دۆستانەکانە بەڵام یاریکردنی میلان باش بووە چونکە کاردیناڵی قسەیەک دەکات ئەڵێ من دەمەوێت بە ئاسوودەی بچمە نێو یاریەکان سەرۆکیانەکەی میلان و نەک تا کۆتای دڵم لە مشتا بێ بۆ سەرکەوتنی یاریەکان وەکوی کە لە وەرزی ڕابردوو لێمان بەسەراتکە لە کۆتایەکان گەشتمان بە چامپیۆنز لیگ لە دەستا ئەڵێ لەبەرەوە من بژاردەی ئەمۆری من هێناوە ئەمێ تیپەکەم یاری بکات و سەرکەوتن بێنێ ئەوە گەر یاریشم کرد بش دۆڕە من قۆبوو بوو بەس ئەمەوێ یاری بکەم نامەوێ هەموو یاریە بە یەکویچ بێمە دەرەوانێ و کوی ئەلێگری دەیکرد و پێشتر ڕانەراتی مانچستەر یونایتد و سپۆرتینگ لیشبۆن و سپۆرتینگ براگای کردووە گرافیکی دواتر لەسەر میلان ئەم ڕانەرە بەم جۆرە کاری کردووە لە ماوەی ڕابردوو لە مانچستەر یونایتد هیچ ناسناوێکی نەبووە 63 یاری ڕانەری مانچستەر یونایتد بووە 25 بردنەوەی هێناوە 15 یەکسانی توژاتوە 23 شکستیە بۆ 1.43 بۆ خاڵە گەنجامەکانی زۆر خراپن و نازناوی ئەوروپا لیگیشی لە یاری کۆتاییدا بەرامبەر بە تۆتنام لەدەستا لە پێشتریا لە سپۆرتینگ لیشبۆنە ڕانەرێکی ناوازە بووە 5 نازناوی بۆ تیپەکەی بردوێتەوە 230 یاری ڕانەری سپۆرتینگ لیشبۆنە بووە 164 بردنەوەی هێناوە 33 یەکسانی هەبوو و 33 شکستیە بووە و 2.28 خاڵی بۆ یاریەگەناوە لە سپۆرتینگ لیشبۆنە کۆمەڵی ئەنجامی گەورەشی لە چامپیۆنز لیگا بۆ ئەم تیپە هێناوە و ئەتوانین بڵین دەسەڵاتی بەنفیکا و پۆرتۆ دەسەڵاتە ڕاهاکەی کە گرتوبیان بەسەری پورتوگالیا ئەم ڕانەرە شکانی ئەم ڕانەرە دەسەڵاتی پۆرتۆ و بەنفیکای لە خولی پورتوگالیا بۆ سپۆرتینگ لیشبۆنە شکان و سپۆرتینگ لیشبۆنی خستەوە دۆخێکی باش بەڵام لە مانچستەر یونایتددا کارەکەی سەرکەوتوو نەبوو و نەیتوانی بە شێوکی باش شەرکەکەی بەڕێوەبەرێ ئیتر کێشەکان چێ لە مانچستەر یونایتد تۆزێ ڕانەر کە لە مانچستەر یونایتددا سەرکەوتوو نەبێ بیانویشی بەدەستەوە چونکە ئێمە لە ماوەی 15 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای ڕۆشنی فێرگسۆنەوانێ هەچ ڕانەریاتۆتە مانچستەر یونایتد سەرکەوتوو نەبوو نەیتوانی ئامانجەکەی پێکێ و تەنانەت ئێستش زۆرێک لەوانە کۆکن لەوەی کە
جۆزێ مۆرینۆ کە تەنها نازناوی ئەوروپا لیگێکی لەگەڵ مانچستەر یونایتیددا بردەوانێ باشترین ڕانەر بۆ کە ڕانەرایەتی مانچستەر یونایتید دیگرتووە لەو کاتە زیاتر مانچستەر یونایتید سەقامگیریتیانە بۆ کە دواتریش کریستیانۆ ڕۆناڵدۆش قسێکی جیاوازی لەسەر مانچستەر کردووە. گرافیکی دواتر لەسەر یانەی میلان و ئامۆریم. طبعا سەیریکەن میلان ئەمساڵ کۆمەڵە گرێبەستی زۆر جیاوازی کردووە و گرێبەستەکانی بڕەپارێکی باشیان پێیراوە. گۆنکالۆ ڕامۆس کە 2 ساڵە لەسەرێک چامپیۆنز لیگ لەگەڵ پاریس ساواتەوە زام یاریزانی سەرەکی نییە بەڵام گۆنکالۆ ڕامۆس هێرشبەرێکی ژمارە 9 کە میلان زۆر پێویستی پێێتی و میلان هەمیشە سەرکەوتنەکانی بەوەیە کە نوێکی پرفێکتیە بێت کەوکو نۆ ڕکابەری بکە چونکە میلان خاوەنی نوێکی پرفێکت نەبێت ناتوانێت ڕکابەری بکە بۆیە گرێبەستی گۆنکالۆ ڕامۆس بە 74 میلیۆن یۆرۆ لایەنەی پاریس سەن ژەرمان واژوو کراوە. گرێبەستەکە پارێکی زۆری پێدراوە بەڵام منۆ کاندەرێکی میلان دڵنیاتانەکەم گۆنکالۆ ڕامۆس شایانی ئەو پارەیە. مواسەفاتی یاریکردنی گۆنکالۆ ڕامۆس بە تایبەتی بۆ دۆخی ئێستەی میلان دڵنیابن لەوەی شایانی ئەو پارەیە کە پێی دراوە و ئێستا هێرشبەری ئەم تیپانە تۆ چویت یاریزانێکە دەناوە لە پاڵەوانی چامپیۆنز لیگی وەرزی ڕابردوو تۆ ئەمە بەم جۆرە حساباتی لەگەڵەکرێت. گۆنکالۆ ڕامۆس خاوەنی 2 چامپیۆنز لیگی لەسەر یەکە تۆ بەم جۆرە چیتە گرێبەست لەگەڵیە و بەپی ئەو مواسەفاتی کە میلانیش پێویستی بە هێرشبەرەکە من بڕوام وایە 74 میلیۆنەکە شایستەیە بە گۆنکالۆ ڕامۆس و ئینشاڵڵا لە وەرزی نوێشە دەبینن. ماریۆ جێڵا بەرگریکارێکی یانەی لازیۆیە ئەم یاریزانێکی توندا یاریزانێکی مامناوەندا لە خولی ئیتالی بەڵام بەرگریکارێکە کە میلان پێویستی بە نوێبوونەوەی لە خولی ئیتالیدا و یەکێک لەو بژاردانەی کە کارگەڕی میلان هەڵسەنگانی تاوی بۆ کردو و لەگەڵ ئەنجامیداوە. گرێبەستی یاریزانێکی لاو سان خۆن دیاوارە بە 2 میلیۆن یۆرۆ. گرافیکی دواتر ئەو یاریزانەی میلانیا بەرجێشتۆ تەمام مۆریرۆش ئەو لەسەر ڕێ مۆرێرا کە میلان شەوی دوێنێوارە دوێنێ گرێبەستی لەگەڵاکەوە بەڵام جارێک گرێبەستەکە بە تەواوەتی واژوو نەکراوە و ئیمزای لەسەر نەکراوە. یاریزانی ستراسبۆرگە کە لە ناوەندە یاریەکە و ئەتوانێت ژمارە 8 ژیاریکە و یاریزانێکی زۆر تایبەتمەندە چەبلەرێکی ناوازەیە کە گرێبەستەکە بە 50 میلیۆن لە ستراسبۆرگ واژوو دەکرێت بەڵام هێشتا گرێبەستەکە بۆ نەبووە فەرمی بۆیە بابەتەکەمان نوێ نەکردووە. ئەلێکس خیمینێز لە تیپەکە ڕۆشتۆ بەرامبەر بە 18 میلیۆن یۆرۆ. یانەی کۆمۆ گرێبەستی مۆراتای کڕیاوانێ بەرامبەر بە 12 میلیۆن یۆرۆ. وارووا پۆبیگا بە 7 میلیۆن یۆرۆ یانەکەی جێشتو وەروە کۆلۆمبۆی هێرشبەر بە 7 میلیۆن یاریزانەکەی بەجێشتۆ. ڕاستە میلان داهاتێکی گەوری لە فرۆشتنی یاریزانەکانیان دەست نەکەوتەوە بەڵام میلان پێشتریش هەرو تیپە تۆکمێنەوە چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوو دەستبەرداری چەند یاریزانێکیش بێت. گرافیکی دواتر میلان لە وەرزی نوێدا ڕکابەری چی دەکات؟ ڕکابەری سێریایی دەکات و ڕکابەری لە کۆپا ئیتالیا دەکات و ڕکابەری لە ئەوروپا لیگا دەکات. ئایا دەبێ بڵین میلان ئامانجێکی گەوری هەیە لەم سێ پاڵەوانێتیە؟ بۆ نابێت. بە تایبەتی ئەمۆریم لە پاڵەوانێتی ئەوروپیەکان مامەڵێکی جیاواز دەکات. مانچستەر یونایتید دیگەیان دیاری کۆتایی ئەوروپا لیگ و پێشتریش سپۆرتینگ لیشبۆنە لەگەڵ لە چامپیۆنز لیگ ئاستێکی بەرزی پێشکەش کردووە. ئەگەر برنی سێریاییش یوڤە و کۆمۆ و ئینتەر خۆیان بەهێز کرد و ڕەنگەی دامەیەکی یاری خول تۆزە قورس بێت چەنە ئەم لە پورتوگالی دامەیەکی زۆر باشێ بووم پێ دەڵێم شکۆی بەنفیکا و پۆرتۆ هێنایە خوارەوانێ بەڵامەکری میلان بە جدی بیت لە بردنەوەی نازناوی ئەوروپا لیگ بکاتەوە زۆر بە جدی بیت لە بردنەوەی نازناوی ئەوروپا لیگ بکاتەوە لە توانایدا و ئەمۆریمیش ڕاهێنەرێکی باشە بۆ مامەڵەکردن لە سەرم پاڵەوانێتیە و ترسیەوەشت نییە ئۆنای ئێمری ئەستۆن ڤیلا لێبێ ئەم ساڵ ئەستۆن ڤیلا لە چامپیۆنز لیگە بۆیە بە بڕوای منۆکو قەناعەتی خۆم میلانی یەکەم دەستکەوت کە بیری لێ بکاتەوە نازناوی ئەوروپا لیگە لە وەرزی ئەم ساڵە و لە نازناوی خولی ئیتالیەکە تەبعاً کۆپا ئیتالیا نازناوێکی لاواسترە بەڵام وەکو بابەت بیرکردنەوە لە نازناوی ئەوروپا لیگ بۆ میلان زۆر باشتر و ئاسانترە دەستەبەرکردنی وەک لە دەستەبەرکردنی نازناوی سێریایی ئەمە قەناعەتی منە بۆ وەرزی ئەم ساڵ و بە تایبەتی بۆ پێگاتەی کە میلان هەیە لە وەرزی ئەم ساڵا دروستی بکات. بابەتێکی دیکەمان هەیە میلان ئامانجی یەکەمی لە وەرزی ئەم ساڵا دەبێتەوە ئەوەی کە بگاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بەڵام دەرچەیەکمانەیە لە سێریایی دەرچەیەکی سەرەکیشمان هەیە ڕاستە ئێمە دەرفەتێکمانەیە لە سێریایی وەکو 4 پلە چونکە خۆت زان لە ئیتالیا 4 تیپ سەرەکەیە بەڵام دەرفەتە زێڕینترەکە لە دەستەبەرکردنی نازناوی ئەوروپا لیگە بۆی کە میلان مسۆگەرکردنی بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بۆ خۆی مسۆگەرکە و دەبێت لە خولی شەوڵ بە و نازناوەکەی دیکەشی کە ڕکابەری لەسەر دەکات نازناوی کۆپا ئیتالیا ئامۆریم لەبەر دەمەرکێکی مێژوویە
لەبەردەم ئەرکێکی سەختدا لەبەردەم ڕانەرایەتی تیپێکی زۆر گەورەی وەکو میلاندا و ئەرکەکەی قورسە بەڵام بەهۆی نەبوونی کۆمەڵە ژاوەژاو لە میلانە بۆهۆی کەمبوونەوەی ناڕەزایی لەسەر میلان بۆی پاڵپشتی تاوی کۆرفازۆت بۆم تیپە چونکە هاندەرانی میلان بە شێوەیەکی زۆر لێبڕاوانە پشتگیری ئەم تیپن سەر ڕاوی تیپەکەیان بەدەستە سەر ڕاوی لە چی هاتوونەتە سەرچی بەڵام سەپۆرتێکی زۆر گرنگی تیپەکە دەکەن ئەم خاڵانە خاڵی ئیجابین بۆ ئەمۆریم بۆی بتوانێت کە و ئەرکی لەمان سەرەتیدا نەیتوانین سەرکەوتو بێتە بێ لە میلانە ئامانجەکەی پێچە تیپێکی تر کە دەچمە سەری یانەی کۆمۆی کۆمۆ بەشێکی ترە لە ئەو تیپانەی کە لە ئیتالیا ئەم ساڵ گەشتۆ بە چامپیۆنزی بەڵام سەیری ئەم تیپە بکەن لە چیەوە هاتۆتە سەرچی سەریکە ساڵی 2016 یانەی کۆمۆ نایەپوجوو تامان کۆمۆ ناوچەیەکی سنووری ئیتالیایە نزیکە لە سویسراوە و یەکێکە لە هەرە سەرنجڕاکێشترین شوێنەکانی جیهان لە ژینگە و کەشوهەوا و سروشتەکەیە کۆمۆ ئەوە تیپێن ینی نییە لە ناوجەگەی لە سنوورایە و نزیک بە سویسراشە یەکێکە لە هەرە شوێنە گەشتیاریە تایبەتمەندەکە ساڵی 2016 مایەپوجوو ساڵی 2023 ساڵ کۆمپانیای جێرۆن گروپ یانەکەی کڕیەوانێ و 2018 بۆ 2019 سەرکەوتن بۆ سێریاسی بە پلەبەندی 2020 بۆ 2021 سەرکەوتن بۆ سێریابی 2023 بۆ 2024 سەرکەوتن بۆ سێریا ئەی هەنگاو بانگە 2001 وەرزی یاریکردنیان کە هاتنەوە سێریایی 2004 بۆ 2025 لە پلەدەیە جێگیر بوون بەڵام لە دووەری مۆرزیانە کۆمۆ بوو بە کۆمۆیەکی تر ئەم تیپە لە سێر سەرپەرشتی سێسک فابریگاس پلەی چوارەمی سێریایی گرت و گەشتنی بە چامپیۆنزیگ لەسەر حسابی میلان دەسەبەر کرد کە زۆرێکیش لاوادارانی تۆپێ زۆر دڵخۆش بوومە سەرکەوتنی تۆمەوە چاڕوانی گەشتن لە کۆمۆ دەکەن بابزانین کۆمۆ چۆن بەمەگەی چونکە لە تەفاسیلەکەی ئەسە باسیەوەکەین ئایا کۆمۆ هەر فابریگاز وای لەم تیپە کردی ئەم تیپە بەڵێ ڕۆڵی گرنگی فابریگازی تیا بەڵام ئایا کۆمۆ کارگەڕی کۆمۆ ئیشی بۆ من کردوم تیپە بەمەگەیشتو یا خودەوە تا هەر تیپەکە خواوەکی لاتۆ تێرە با بچینە سەر گرافیکەکانی دواتر کۆمۆ لە 14 وەرز لە خولی پلێکی ئیتالیا بەشداری کرد لە ڕابردوو لە 1949 تا 53 لە 80 تا 82 دو وەرز بەشداری کردووە لە 84 تا 89 5 وەرز بەشداری کردووە کە ئەمە زۆرترین بەشداریکردنی بۆ لە خولەکەدا لە وەرزی 2022 بۆ 2002 بۆ 2023 یەک وەرز بەشداری کردووە بۆیە ئەمە دەبێتە سێم وەرزی کارکردنی فابریگا کۆمۆ لە خولی ئیتالیا و چاوەڕێ دەکرێت ئەم کۆمۆیە هەموو ئەم ڕیکۆردانە بشکێنێت ساڵانێکی زۆر زیاتر لە خولی ئیتالیا بەردامێت چونکە پێشتر درێژترین ماوەی مانەوەی کۆمۆ لە خولی ئیتالی 5 ساڵ بووە دواتر 4 ساڵ دواتر 2 ساڵ دواتر 1 ساڵ ئەمە پێنجەم جارەکەیەوە سێریایی و بەشداریەکە و ئەمە سێم ساڵی لەسەری چەتی کە بەردامە بەڵام چاوەڕێ دەکرێت ئەم جارە کۆمۆ چونکە ئینجازی ئەم جاری زۆر گەورەیە چاوەڕێ دەکرێت کۆمۆ ساڵانێکی زۆر زیاتر لە سێریایی بەردەوام بێت و ئەو ڕیکۆردەی پێشووی بشکێنە گرافیکی دواتر یانەکە لەژێر سەرپەرشتی فابریگاسا گەشتە یاری کۆتا گەشتە چامپیۆنزی جۆرزی داهاتوو 8 یاری ئەنجام داوە 37 بردنەوەی هەبووە 22 یەکسانی هەبووە 24 شکستیە بۆ 1.6 بۆ هەر یاریەک دەستەبەر کراوە بەوەی کە یانەی کۆمۆ یانەیەک بۆ لە سێریابیەوە هاتوۆتە سێریایی و لە یەکەم وەرزا دێم بوون و لە دووەم وەرزا گەشتونەتە چامپیۆنزیگ ئەم ڕیکۆردە من پێم وتن میلان خۆی ئەم دەرفەتەیایە کۆمۆ بەڵام کۆمۆ چونکە یعنی تایبەتمەندی لەوەیە وەرگرت کە میلان لافتەکانی کۆتاییە شکستیە ناو خاڵێکی کەمی کۆکردوانێکنا کۆمۆم ساڵە گەشتە ئەوروپالیگ و تیپەکە خۆشیان ئاماژە بەڵام کاتێک تۆم دەرفەتە دێتە بەردەم کۆمۆ زۆر ژینانەم دەرفەتی بۆ خۆی قۆستەوانێ و بەشداری چامپیۆنزیگی کرد گرافیکی دواترە لەسەر کۆمۆ خەرجەکانی یانەی کۆمۆ لە سێ وەرزی ڕابردوو 2023 بۆ 2024 خەرجەم تیپە 14 میلیۆن یۆرۆ بەڵام کاتێک هاتە سێریایی ئەم تیپە بەشکە تێبگەیلەوەی بەهوانتە لە سێریایی و نەگەیشتۆتە چامپیۆنزی ئەم تیپە بای 160 میلیۆن یۆرۆ یاریزانی کڕیوە ڕاستە یاریزانەکان لای تۆ دیار نین بەڵام یانەی کۆکو کۆمۆ بیش لەسەرم یاریزانانە بکە پێشی بە سوپەرستار نییە
بەڵکو پێویستی بە یاریزانی لاوە و یاریزانی تیپەکانی دیکە بێنێتە تیپەکەی یاسێکی بەرزیان پێشکەشە لەگەڵم ڕانەرە ناوەیە بگونجێ بۆیە کۆمۆ بەرامبەرە و گرێبەستانەی کە کردی کە نزیکی 9 یاریزان بوو لە وەرزی ڕابردوو گۆڕی 160 میلیۆن یۆرۆی بە خەرج داوە بۆیە ئەنجامی دەسەبەر کرد ئێستاشی لەسەر بێ کە بەشداری چامپیۆنز لیگی کردووە کە دەڵێن هێشتا مێرکاتۆی کۆمۆدا نەخراوە ئەم تیپە 127 میلیۆن یۆرۆی خەرج کردووە کەواتە لە خلالی 2 ساڵە ئەم تیپە 187 میلیۆن یۆرۆی سەرف کردووە بەراورد بە ئینتەر ئەگەر حسێ بیکەین کۆمۆ خەرجەکانی زۆر گەورەترە بۆیە من هەر پێشم وتیمی کۆمۆ چاڕە دەکرێت ڕێکۆردەکان بشکێنەوە ئەم جارە ساڵانێکی زۆر لە خولی سریایی دابەردام بێت گرافیکی دواتر ئەو گرێبەستانەی کەم هاوی نەکردوێتی هێنانی چالۆبا لە ینی چەلسیەوە بۆ یڵی بەرگری کە تیپەکە بەشدارە لە چامپیۆنز لیگ بەرامبەر بە 30 میلیۆن یۆرۆ کە خۆتانزان چالۆبا بەرگری کارێکی ناوازەیە و لە خولی ئیتالی ئاسێکی بەرزی پێشکەش کردووە مۆراتا گرێبەستەکەی کڕاوەتەوە لە میلان بە 12 میلیۆن لێڤرالی 6 میلیۆن لوئیس میا 6 میلیۆن یان کۆتۆ لە دۆرتمۆندەوە بە 3 میلیۆن و کۆی گشتی خەرجی دەکاتە 57 میلیۆن بەس لەم مێرکاتۆی هاوینەیە بە گرێبەستەکانی دیکەی کە ئەنجام درراوە کە لەو 2 ساڵەی ڕابردووشە بەم جۆرە کۆمۆ گرێبەستی کردووە یعنی ئەم تیپە ئێستا گرێبەستەکانی چوونەتە سەر و 300 میلیۆنەوانێ بۆیە ئەم تیپە چاوەڕێی دااتوێکی گەشتی لێکرێ و چاوەڕێی ئەنجامی باشی لێکرێ ئەچینە سەر گرافیکی دواتر ئێستا بزین کۆمۆ لە وەرزی نوێ چی دەکاوە چی بکە ئەبێتە دەستکەوت بۆ سیسک فابریگاس کە کارێکی ناوازی کردە تامان فابریگاس یەکێکە لەوانی کە ستایشێکی زۆر لە سەرپەرشتیکردنی کۆمۆ وەردەگرێت و کارێکی زۆر ناوازی لەگەڵم تیپەیە کردووە و تەنانەت لە ماوەی ڕابردوش چەندیانەیە کاتوونەتە سەرخەت بۆی کە فابریگاس بکەنە ڕانەر بەڵام فابریگاس ڕەتی کردوەوە ئەرکەکەی لەگەڵ کۆمۆ دووبارەکە چونکە فابریگاز وەکو یاریزانی ژاتە کۆمۆ دواتر شەهادەی ڕانە بڕوانامەی ڕانەراتێکی هەر لە کۆمۆ وەرگرت بۆی وەفادارە بۆ تاسەر لە ڕانەراتی کۆمۆ بەردام کۆمۆ لە وەرزی نوێ لە چامپیۆنز لیگ و سێریای و کۆپا ئیتالیا بەشدارە فابریگاسی ڕانەری کۆمۆ ئیسپانیا و تەمەنی 39 ساڵە بە داڕشتەی 4-2-3 و 3-4-3 یاری دەکات ئەوەی کە گرنگە بۆ کۆمۆ لە وەرزی ئەم ساڵا چی بکە کۆمۆ بگاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دەستکەوتی ئەم تیپێ ئەو نەبەسە بۆ کۆمۆ ئەو نەبەسە بۆ کۆمۆ چونکە کۆمۆ تیپێکی لاوە یعنی هەنی ئەنجام پیانەوترێت چاوەڕوان نەکراو تۆ گەر بتوانانی وەرزی داهاتووش بەشداری چامپیۆنز لیگ بکەیتەوە وەڵامە کیفایەت و دەستکەوتە بۆ سیسک فابریگاس بابەتی دیکە لەوەی کە چامپیۆنز لیگ بچێتەوە سەر هەر بابەتەکەی فابریگاز ئەمە لەسەر فابریگاز درێژەی پێدەم تەبانێ ئەوە گرێبەستی نیکۆپازیش کراوەتەوانێ بۆ کۆمۆ کەمەش دەبێتە گرێبەستێکی مێژووی بۆم تیپە کۆمۆ ئەمساڵ لەگەڵ فابریگاسا بەشداری چامپیۆنز لیگ و کۆپا ئیتالیا و سریایی دەکات من بەدەڵێم تەنام گاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دەستکەوتە بۆ فابریگاز بەبێ بردننیش زانزایە واگەر بێت و فابریگاز بتوانێت دەم تیپە بگەینێتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگیش بەڕاستی دەستکەوتێکی تایبەتمەند دەبێت بۆ سیسک فابریگاس و بەڕاستی دەبێتە شتێکی تایبەتمەند و کۆمۆ چاوەڕێی داهاتوویی گەشتی لێ دەکرێت لە ئیتالیا بە تایبەتی ئەگەر ئەم کاریگەریە بەم جۆرە لە پارە سەرفکردن بەردەوام بن و سیسک فابریگاسیش لە پۆستەکە لە ڕانەراتی یانی کۆمۆ بەردەوامێت پێشتر پێم وتم بڕگەیەکی سەرنجڕاکێشتان بۆ زیاکەم لەو شتە سەرنجڕاکێشانەی کە ڕوو دەدەن ئێستا باسێکتان بۆکەم پێر ئەمریک ئۆبامیانگ دوای 8 ساڵ لە لالیگا لە بابەتە سەرنجڕاکێشانەکانە یەکەم گۆڵی بۆ دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا تۆمار کرد بەڵام ئەم 8 ساڵە بۆ خودی ئۆبامیانگ نییە تێبکە دوای ئەوەی بۆ ماوەی 8 ساڵە یاریگای ڕیازۆر لە لیگا دابراوە و یانی دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا لە لیگە دابراوە پاشەوەی مۆرزە بەشداریان کردوانێ ئۆپامیانگیش پاشەوەی کە دوامین گۆڵی لەگەڵ بەرشۆنە لە لیگە دەگەڕێتەوە بۆ 4 ساڵ بەر لە ئێستا یەکەمین گۆڵی بۆیانەکەی تۆمار کردەوە واتە دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا دوای 8 ساڵ بەشداری لیگەی کردەوە یەکەم گۆڵی خۆی تۆمار کردەوە ئۆبامیانگیش دوای 4 ساڵ گەڕایەوە لیگا و گۆڵی لە لیگەدا تۆمار کردەوە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکان سێرجیۆ بۆسکێس پاش وازێنانی لە یاریکردن و لە ئینتەر میامی پەیوەندی بە ڕانەری تیپی لاوانی بەرشەلۆنەوە کرد دەبێتە یاریدەدەری چێ دەبێتە یاریدەدەری ژولیانۆ بیلێتی کە بیلێتی ئەو یاریزانە بوو کە گۆڵی دووبەیەکی یاری کۆتایی چامپیۆنز لیگی ساڵی 2006 کرد لەسەر حسابی ئەرسینال بەرگریکارە باڵە ڕاستە بە برازیلەکە بوو
گرافیکی دوم لەسەر بابەتە سەرنجڕاکێشەکان سەیری کە نەزیزان. مێرکاتۆی یانەکانی پرێمەر لیگ 2.2 میلیارد پاوەندی تێپەڕان. ئیتالیا بە 10 ساڵی تر 5 ساڵی ڕابردووشی حسێبکە ناکاتە 2.2 میلیارد پاوەند لە گرێبەستکردنە. بەشکەرزانی کامە چ جیاوازیەک دروستەکە. پرێمەر لیگ ئەمە ئازایەتیە، من پێم خۆش کابراتیپی خۆی بێزەکە دەستی خۆش بێت. 2.2 میلیارد پاوەندیان تێپەڕانەوە لە مەرکاتۆی ئەم ساڵە. یەک مەرکاتۆ 2.2 میلیارد پاوەند. تاوان فرۆشیشانە بۆ بە دەرەوە بەڵام لە ناو خۆشیان، بەڵام ئەمە بەڕاستی بڕەپارێکی خەیاڵی. هیچێکی دیکە لە بابەتە سەرنجڕاکێشەکان ساڵی 2023 بریکارەکەی جولیان ئەلڤارێس یاریزانەکەی بە 20 میلیۆن یۆرۆ بۆ بەرشۆنە پێشنیاز کردووە. بەڵام بەرشەلۆنە ئەمە 2023 نییە، تەوقیتەکە بێ هەڵی چیتیاوێ، چونکە ناکری ئەلڤارێس 2023 پاڵەوانی مۆندیال بۆ لە دوای ئەمە پێشترە یەو کاتێ ڕێڤەر پلەیتە. لە کاتی ڕێڤەر پلەیتە بریکارەکەی ئەلڤارێس پێشنیازی بۆ بەرشەلۆنە کردووە کە ئەلڤارێس بکرێ بەرامبەر بە 20 میلیۆن، بەڵام بەرشلۆنە ڕەتی کردوێتەوە کە چوون فێران تۆرێسیان هێناوە. بەڵام فێران تۆرێس ئەوە بوو ناڵێن ئیسفادی لێ نەکرێت، بەرشلۆنە با ئیسفادی لێکراوە، بەڵام بێگومان کردنی ئەلڤارێس گەورەتر بوو کە ئەلڤارێس دواتر هاتە پرێمەر لیگ لەگەڵ مانچستەر سیتی هەر لە یەکەم وڵا خۆر لەوە چه ساڵی 2023 شکار پێشەوە، چونکە سیتی لەوە چێ لە زستانی 2023 بێت تەواو زستانی 2023 چونکە ئەلڤارێس لە یەکەم وەرزی کارکردنی لەگەڵ سیتی 2022 بۆ 23 نازناوی چامپیۆنز لیگی برداوە، 22 بۆ 23 نازناوی چامپیۆنز لیگی بردەوە لەگەڵ مانچستەر سیتیە و بە هەموو نازناوەکان گەی بە پرێمەر لیگ و بە چامپیۆنز لیگ و مۆندیالیشی بردبووە پێشتر و لەگەڵ ڕێڤەر پلەیت دەستکەوت. بۆیە بەرشەلۆنە ڕەت کردوانێت چوو گرێبەستی فێران تۆرێسی واژوو کردەوە تا ئێستا لەسەر ڕەپارێکی خەیاڵی شەڕ لەسەر ئەلڤارێس. زۆر بە خێرایی دەچمە سەر بابەتی مەرکاتۆش. یانە ئینتەر میلان گرێبەستی ئێستێرەی لاوی تیپەکەی فرانچیسکۆ ئێسپۆزیتۆی هێرشبەری لاوی ئیتالینۆ دەکاتەوە کە هێرشبەرێکی تۆکمەیە و هێرشبەرێکە چاوەڕێی داهاتوویشی گەشتی یەکرێن بۆ بژاردی ئیتالیا بۆیان ئینتەر میلان. یانە نیوکاسڵ چاوی لەوەیە گرێبەست لەگەڵ یەکێک لە سۆرلۆس لە ئەتلێتیکۆ مەدرید یاخود لیام دیلاپ هێرشبەرەکەی چێلسی واژوو بکات. میلان بۆ دەستبەرداربوون لە کریستۆفەر نکۆنکۆ داوای 35 میلیۆن یۆرۆ دەکات، چونکە بەپی شێوازی یاریکردنی نوێی ئامۆریم زەحمەتە نکۆنکۆ وەکو وەرزی ڕابردوو لە پێگاتی سەرەکی یاخود لە پێگاتەکەی جێبێتەوە، بۆیە باشترە تیپەکە بەجێ بێڵێت، چونکە شێواز یاریکردنەکەی ئەم ئەمۆریم لەگەڵ نکۆنکۆ ناگونجێت. پیدرۆنی تۆ نزیکە پەیوەندی بە هیلالی سعودی و بکات. من نازانم هیلال ئەم باڵوشتانی بۆ چیە لە کاتێکا ماڵکۆم و چەند یاریزانێکی ترەیە بەزی ترەمانەمەی ئەڵی بەس پارەست پێکەنەوە. ڕیال مەدرید بیرۆکەی گواستنەوەی زوبمێندی تاوتوێ دەکات لەبەوەی سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن. ڕیال مەدرید لە یادی نەکردووە کە دەوێت یاریزانێکی ناوەند بۆ ڕێزەکانی بگوازێتەوە، بۆیە ئێستا یەکەم بژاردەکە ڕیال مەدرید بیری لێ دەکاتەوە زوبمێندیە و دووەم بژاردەش وەکو ئادام وارتۆن سێدەکەی کە ئەکشێ لە کۆتایی وەرزەکەیە ڕیال مەدرید هیچ گرێبەستێکیان نەکات و بەم پێگاتیەوە بەردەوامێت. تا سبەی کاتژمێر 4 پێتان دەگەمەوە. شاد و کامەران من خواتان بەخێر.